لە ڕاستیان پارکەیەکێکە لەو پارکە بێوێنانەی کە جێگەی دڵخۆش بوو بۆ هاوڵاتیانی قەزای شارەزور، بەڵام بەداخەوە ئەم پارکەیە بە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمی پێوە دیارە بە تایبەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەو کاتێککە قەیرانەکە داهات پشتگۆخرا و بەشێک لەو بەشانەشی کە ئاوەدان کرابووە و خزمەت گوزارەکانی تیابوو لە ڕاستیە لە ئێسایە تووشی پەرتەوازە بوون و تووشی شکان و وێرانی بوون. وەکو جەنابێ فەرمووتە گەر تێبینی بکەیت و سیرکەی زۆربەی زۆری ئەو گڵۆپانەی کە هەندە ئێستا شکاون لە کاتێکا لە ماوەی ڕابردووە ئەو گڵۆپانە هەمووی ڕووناکەرەوە بوون و خەڵکێکی زیاتر ڕووی تێکردوە لە ئێستا بەشێکیش لە توالیتەکان و زایدەن ئەو کابینە بچووکانەی دابین کراوە گەر هاوڵاتیەک بە جۆرێک لە جۆرەکان پێویستی پیان بێ بەکاریان بێنە لە ئێستاە لە ناوچوون. ئەم و کورتیەکانی چێکن لەوانەی بە پێی پێویست کارگوزار و پاسەوانی نییە تاوەکو بتوانن پارێزگاری لەو کەلوپەلانە بکەن کە لە ناو پارکەکە بوونی هەیە. کەرم کورتیەکانەوانن کە تا ڕادێک ئاوی پێویستی نییە بۆ ئەوەی بتوان ئەو چیمەنانی کە ئێستا بوونی هەیە پارێزراو بێ وەکەم و کورتیەکان ئەوانن کە جوانکاری پێوە نییە وەکو جوانکاریانی کە لە نێو پارکەکانە بوونی هەیە. حەقوایە لەبەرەوەی گەورەترین پارکە لە قەزای شارەزورە بەڕاستی بەرپرسانی قەزای شارەزور ئاوڕێکی جدیتر بدەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان لەو ماوە کورتەیە کە ڕوەکەنە ئەم پارکە بتوانن بە شێوەیەکی ئاسوودەتر و باشتر و چاکتر بمێنەوە لە نێو پارکەکە. پەیامان لە ڕاستیا بۆ هاوڵاتیانی قەزای شارەزور ئەوەیە هاوڵاتیانی قەزای شارەزور بتوانن پارکەکە پارێزن چونکە لە ڕاستیان پارکە پارکی هەمووانە پارکی با بڵین بەرپرسێک نییە پکەسایەتیەک نییە و پڵاتیانی قەزای شارەزوریش بە تایبەتی گەنجەکانمان بەشێکی زۆریان بێ کار و کاسپین و بەشێکی زۆریان لە ڕاستیا هیچ کارێک نییە خۆیان پێوە مەشغوڵکەن بۆیە زۆر جار لەوانەیە ئەو فشارە دەرونی کە هەیە لەسەر دەرونیان بە شتومەکانی کە لە نێو پارکەکە هەیە دەری ببڕن و بەشێکی شان ببێتە هۆی شکان و کۆمەڵێک لە ناوبردنی پێداویستێکە. سێم پارکە شوێنێکی گشتیە بۆ هاوڵاتیان بۆ خزمەتی هاوڵاتیان دروست کراوە بەڵام بەداخەوە هەنێک لە هاوڵاتیان نرخی ئەوە نازانن کەم شتە شوێنێکی گشتیە بۆ هەمووانە هەمان سوودی لێوەرەگرین هەم سیەبەری درەختەکانی هەم خزمەت گوزاریەکانی بۆ مناڵان بۆ شوێنی حەوانەوەی خێزان بەڵام بەداخەوە هاوڵاتیانی ناوچەکە وەک پێویست گرنگی پێ نادەن وەکو مەرخفەقێکی گشتی سەیری ناکەن درەختەکانی ئینارەکان یەگەر سەیری بکەی خۆت بە زوونی کامێرەکە لی نزیک بیتەوە ئەبینی کە زەرروزیانێکی زۆریان پێگەیانەوە ئەتی من ئەگەر ئاوا بێت ناتوانرێ وەکو پێویست سوودی لێوەربگرێت بۆ منەمەنی سەخۆ مناڵەکەم ێنەوە ناچار لەگەڵ خۆمە شتێکی مێنا بۆ یاری پێ بکات ئەگەر کەرتی تا بدرێ بە کەرتی تایبەت پارێکی شتێکی لێوەربگرێت لە مەقابلی ئەوە بکرێ بە خزمەت گوزاری بۆ پارکەکە و بەعزی شوێنی بۆ ئەم شوێنی یاری مناڵانە بدرێ بە کەرتی تایبەت و چاودێری زیاتری بۆ دابین بکرێ باشترێکە ئەگەر نەشدرێ بە کەرتی تایبەت حکوومەت چاودێری زیاتری بۆ دابینکە لەوانێن پارکە یەک چاودێری هەبێ مەساحەکەی گەورەیە ئەو مەساحە زۆرە بە یەک چاودێر ناچێ بەڕێوە. خۆی ئەو پارکە لە هەل ئەساسە کە دروست کرا بە پارکێکی باش و بە پارکێک ینی کۆمەڵە خزمەت گوزاری باشەوە دروست کرا و خرای خزمەتەوە بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە پارکەکە بەشێکی زۆری ئیشوکارەکانی تەواو بوو لەلایەن خەڵکەوە نەپارێزرا وەکەوە ئێستا کە خۆتانی بینین بەشێکی زۆری ئەو شوێنانی کە بۆ خزمەت گوزاری بۆ خەڵک دابین کراوە کە خەڵک کارخۆی کۆمەڵێک کەس نیان پاراست و لە تەوالێت و لە ئۆفیس و لە کورسی و لە کۆمەڵێ لەم پێداویستیان هەموو شکێنراوە پەنجەرەی پێوە نەماوە و مەخسەلەکان هەموو شکێنراون کە ئەمە هەر زەرمەند هەر خەڵکی خۆیەتی چکار خەڵک ڕووی تێکا هیچ کەسێکی ڕووی تێ ناکە بەداخەوە کە ئەمە گرفتە و ئەوە توانێت چارەسەرکردنی نیشمانیە ئێستا لەم کاتە بە تایبەتیەوە چەند ساڵەوەی خێرانی داراییوە لە بنچینەی شار بەخۆی گرفتیە
چکە لە ساڵی 2010 کە دەست بە دروستکردنی کراوە تا ئێستا گرفتی ئیسیلام نەکردون و وەرگرتنی هەیە کە ئەمەش دوای کردو ئۆنیترا کێشەکەی قورسەر کردوێتەوە بۆ نمونە ئێستا ئەو کەرەسانی کە شکێنراوە بۆ بە گرفتێک بۆ کۆمپانیەکە جێبەجێ کردو هێشتا پارکەکە بە تەواوی وەرنەگیراوە ئێستا کە لە کاتی لیژنەی زەرعەکە دێ زەرعەکە بینێ پەنجەرەی پێوە نەماوە شوشەی پێوە نەماوە و دار شکێنراوەتەوە و کۆمەڵە گوڵی زۆری تیا بۆ شکێنراوەتەوە ئێستا گرفتێکش بۆ کۆمپانیەکە دروست بووە کە کۆمپانیەکە پێویست زەرعیان بۆ ناکرێت هەتاوەکو حەق مافی خۆی وەرگری و لە بری ئەوە پارەی بە حساب کراوە ئەمە هەم گرفتە بۆ ئێمە هەم گرفتە بۆ کۆمپانیەکە و هەم گرفتیشە بۆ هاوڵاتی وەڵام کاتیشە بۆ گوتم توانای چارەسەرکردیمانە توانای ئەومانە کە هاوڵاتی کە شتێک گەشتیانی ئێمە دووبارە بیکڕینەوە یا سیانەی بکەین و بیخێنەوە خزمەت بۆیە بم شێوە ئەمێنیەتەوە هەتاکو ئەو کاتێک کە باری دارایی حکومت چاکە بێ خەسانی کە شکێنراون ئایا لەسەر حکوومەت ماڵە یا قو لەسەر کۆمپانیەکە ئەو لیژنێکی بە پێکێنراوە چاوەڕێی ڕاستپاردی لیژنەکەی نەگەر بێت و لیژنەکە ڕاستپاردەکانی خۆی تەقدیم کە بیکە بە خەتای کۆمپانیا بە کۆمپانیا چاکە کرێت دەگە بکرێ بە خەتای حکوومەتەوە پێویستە مافی کۆمپانیەکە بدرێ و ئەو کاتە حکوومەت خۆی چاکی کاتەوە